لە ساڵێکدا 400,000 تۆن زبڵ و خاشاکی ماڵان و پاشماوەی کارگە پیشەسازیەکان بە شێوازێکی زانستی چارەسەر دەکەین. ئەمە وتەی خاوەنی یەکێک لەو کۆمپانیانە بوو کە بڕیار بوو 3 ساڵ لەمەوبەر بەردی بناغەی کارگەی ڕیسایکلینی سلێمانی لەم شوێنەدا دابنرێت. ئەو کاتەوا بڕیار بوو ناوچەی تانجەرۆ بکرێتە دارستان و سەوزایی و پاشماوە ئۆرگانیەکانیش بگۆڕدرێن بۆ وزەی دۆستی ژینگە. پرۆژەی ڕیسایکلین یەکێک بوو لەو پرۆژە گەورانەی شاری سلێمانی. گرێبەستی پرۆژەکە لە مانگی یانگزەی ساڵی 2013ەوە لە نێوان دوو کۆمپانیای کەرتی تایبەت و حکوومەت واژۆ کرا و بەڕی 180 زەوی لە ناوچەی تانجەرۆ بۆ تەرخان کرا. بڕیار بوو لە ماوەی ساڵێک و 6 مانگدا پرۆژەکە تەواو بکرێت. بەهۆی پێنەدانی دڵنیاییەوە لەلایەن حکوومەتەوە بەو دوو کۆمپانیایە پرۆژەکە ڕاگیراوە و تا ئێستاش ئەو ئۆتۆمبیلانەی خۆڵ و خاشاک کۆ دەکەنەوە لە ناوچەی تانجەرۆ هەڵی دەڕێژن و ڕۆژانە دەسووتێنرێت. ئەوەش ژینگەی ناوچەکەی تێکداوە. هەتا ئێستا ئەنجومەنی وەزیران پشتیوانی دارایی بۆ ئەم پرۆژێ نایەک بە شەرتێک نوێنەری ئەنجومەنی وەزیران لە هەموو عەقدەکانە بەشدار بوون. ئەم عەقدە لەسەر ئاستی مەحافەزە بۆ ماوەی 20 ساڵێک کراوە. مەقاولی ناوبراو ئامادە بوون لەسەر بودجەی خۆیان ئەو ئەرکی کاکێتە سەر حکومەت جێبەجێ بکەن بە قەرز، بەڵام موافقەتیان بۆ بکەن ئەوەشان هەر نەکرد. ئەمە تەنها ئێستاوی کە یەکەین ڕۆژانە لە ڕێی 4 کۆمپانیا و شارەوانیش خۆی بەشێکی ئەو خۆڵ و خاشاکە کۆکەینەوە ئەبێنە منتیقەی وانە لەو تەمرەدانین بە طریقەیەکی ناشارستانی بە طریقەیەکی تەقلیدی دف نەکرێت لە عەرزا و گڵی ئەردرێ بەسەرا و کەڵەکاکرێت. ئەو پرۆژەیە لە توانایدا دەبوو ساڵانە 350 بۆ 400,000 تۆن پاشماوە بکاتەوە بە مادەی خاو جارێکی تر بەکار بهێنرێتەوە. سەرۆکی لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە پارێزگای سلێمانی شوێن نەماوە زبڵ و خاشاکی لێڕۆ بکرێت. داوای زەمانەتی لە حکوومەت کرد کە سبەینێ من ئەم کەرەسە و ئامێرانە یانمە ئێرە دەسم کرد بە ئیشکردن. حکوومەت زەمانەتی ئەم باتێک کە پارەکەمە داتێ. خۆ داوای پارەی ڕاستەخۆی نەکرد لەم کاتی خێراییدار، بەڵام داوای ئەوەی کرد کە زەمانەتی بدەنێ کە سبەینێ پارەکەی بۆ خەرجەکەن. ئەو زەمانەتیان نەدایە بە وەرەقەیەکیان بۆ نەگەڕ لە کاکە تۆ کارەکانم بکە ئێمە ئەم پارەت بۆ خەرجەکەین لایەندا بەهۆی ئەوە پرۆژەکە وەستاوە. ئێستا وە سەرباری ئەوەش شوێن نییە خۆڵ و خاشاکی سلێمانی تێ بکرێ، یعنی شوێن نەماوەش، یعنی گەورەترین خەتەر لەسەر شاری سلێمانی هەیە. پرۆژەی ریسایکلینی سلێمانی کە گەیشتە ئەوەی لە 60 کارەکانی تەواو بوو بەهۆی پێنەدانی دڵنیایی لەلایەن حکوومەتەوە وەستێنرا. لە ئێستا کۆمپانیاکان سەرقاڵی هەڵوەشاندنەوەی ئەو لە 60 و برنەوەی کەلوپەلەکانیانن. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.